عامودەکە بڕۆ پێشان لە پێش لە پێش دەرگا ڕاگەر ئێرە گەڕەکی فەرمانبەرانە لە شاری هەولێر یەکێکە لەو گەڕەکانی کە تازە ئاوەدان دەبێتەوە خەڵقامی تێدا دەکەم بەڵام گوێنێ شەو ڕووداوێکی نەخوازرا و ڕووداوێکی کوشتن لەم گەڕەکە ڕووی داوا دیارە چەند گەنجێک بوونیان خستاوەتە سەر ئەم ماڵێک کە دەیبینن لە بەفری شەکەوە دیارە کەسێک لەو ماڵەدا کوژاوە من بۆ زانیاری زیاتر پێمان بڵێ ڕووداوە لەسەر چی سەرتا بەخێردن سەرتاوم ئەو تیشێ دەیلی سعات پاش دەونی و بوو ڕوویداوە دەونی شەو مەجموع ئەمافیایەکن ینی بەبێەوەی کە هیچ کێشەخمان لەگەریان هەبیکن ئەسڵەن ناشیان ناسن نازان کێشنەوانە لە دەرەوە هاتنە تەقەیان کردێ بە کەیفی خۆیان لاکەم چیتە دەرەوە تاکە تەقەمەکە دوا دەکەن لێدا مژموندا دەژوورەوە دەکەسێتن چ بۆ دەکەن أصلاً تروح تحقق بالموضوع أو إني برجع لو ملد الشيء خيري قلب جيني في دواء لكن هاتجو درجال سكوتي ودواء هاتجو لا معارف أو أنا تلفوني أبو بلا كان كذي كاك ورم بقى ما توشي ودواء بيني هاتن لسه درجاو أو جوبون كهاتنا أو دوا يشين درجات التوا أو كيكا أو زهيرج ده كنا جوري يعني مجموعة ما فيها يعني هزون أفر يعني هاتين جوروا ما كيف كان كاملة سعودي لشيء ده ثمان سيري كاملة سعودي كان كسون أوانه هيرج ده كان لكن كم ده صوصة أوان كده كون الدوي كده كون الدوي لقاتي جملة بلا يفعل ده بارزان ده شيء ده كان وأوان الزاني ما نكشيشي كشان لا أسايش كشان لا مكافح كشان هيش هو كارك ليه لك من لا الناس أصلا لێرە هەموو ئاسەوانە خوێنی ئەو ژراوەی کێوەکیان وان دیارە بۆکۆڵی لێبینن بدایە کە دەستدرێژی کرێتە سەر ماڵێک کە کوڕێک کە تازە زاوایە دەزری لە ماو ماڵی خۆی بچی بیدێ بەرگولە بەبێ ئەوەی کە شەڕێکی کردبی شەقێک لە کەسدا بێ ئەو کارەساتە یعنی خەڵک هەست بە ئەمە ناکە بەڕاستی ئەگە بەو شێوازە خەڵک دەستدرێژ بکرێتە سەر دەستگا ئەمنیەکانی هیوادارم دەستگا ئەمنیەکان چاوکراوە بن بتوانن لە ماوەیەکی کەم دەستگیریان بکەن ئەو کەسانی کە دەستدرێژ دەکەن ئەوان نمونە ئەوانە و بیان دەنە دادگا و سزایش توندیان بدەن بەڵکو بنە پند و بگرێت بە ئەو خەڵکانی کە دەیانێت دەستدرێژ بکەن سەر خەڵک والله وەکو تیرۆریست وەکو ئێرهابیشی بڵێ يعني ناوچیان ئەوانەیە چیتان هەیە بۆ کەسوکار والله هذا مدير أخبار بسيط دایک و خوشک و کەسوکاری بارزانی کوژرا و وهاتی ڕۆکەکە دەجێڕنەوە و دەڵێن ئەمە هەوڵی مافیاییە لە ناو جەرگەی هەولێر ڕووی داوە داواش دەکەن تاوانباران دەستگیر بکرێن و سزای یاساییان بدرێ و حەقی ڕۆڵەکەیان وەرگرنەوە چونکە دەڵێن ئەوانە چەندین کەیسی تریان لەسرە حکوومەت هەرجارە و بە هۆکارێک ئازادی کردوون نازەمەوە چم هاتنە مافیا بوون هاتن کوڕە نازانم چەق و چێژ بوو بە گولە هاتن ڕشادیان زۆریان ڕشاد کوڕەکەم هەران نۆستەری وەڵا کوشتیان دەستە قەڵترمە بەریاندا کوشتیان ئەقبال مسینی عیدان نەبکە ئەمەز ڕازی نەبەحید سزم کردنی کەس إلا بعيدا بكتنا خد برايما أما بعيدا بكتنا راسي نبين كبرى بجابنا عقل سقاطر بمن جابنا سقاطر بكشتيانا بارزان نزیک بە ساڵێکە ژیانی هاوسەری پێکهێناوە خۆی و خێزانەکەشی لە چاوەڕوانی لەدایک بوونی کۆرپەکەیان بوون کە تەنیا دوو مانگی مابوو بەڵام قەدەر ڕێگەی نەدا بارزانی جوانەمەرگ مناڵەکەی لە باوشکا و تێر ماچی بکات بۆیە لێرەدا ئەم ڕووداوە چیرۆکی خێزانیەکەیان کۆتایی پێدێنێت هەریات کەریم گەلی کوردستان هەولێر